دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی ڕاگەیاندنی کەمپین بۆ لێقەوماوانی لافاوەکەی هەولێر درێژەی هەیە و چین و توێژە جیاوازەکانیش پشتیوانی و کۆمەکیەکانیان بۆ دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر دەهێنن. دەستگاکە کەمپینەکەی فراوانتر کردووە بە هۆکاری ئەوەی کەسە لێقەوماوەکانی هەولێر هیچ کەلوپەلێکیان بۆ دەرنەچووە، بۆیە داوا دەکەن پێداویستی ماڵ و جول و بەرگ و سۆپا و نەوت بۆ خۆگەرمکردنەوە بۆ هاوڵاتیە زیانمەندبووەکان بهێنن. هاوڵاتیەکیش کە خۆی کرێچیە هاتووە و هاوکاری زیانمەندبووان بکات. بەڕاستی شتێکی زۆر پیرۆزە لەلای من، هەرچەندە بەخۆم کەسێکی برین دەوڵەمەند نیمە، پارەدار نیمە، بەس ئەمن یەک بەخۆم برین بەخۆم کرێچیمە، بەس کە مەعیشەتی وان دەبینمەوە هایلاتە ناتام لە ماری دانیشمەوە، هەرچەندە توانایەکی ئەوهاشم نییە، بەس بە جێرەی توانای خۆم یعنی توانیتم یارمەتیوانە بدەم. تا لێت نەقەومی بە خۆت نازانی وەزعەکەت لە چدایە. ئەم بۆ خۆم زۆر جاروەم لێ هاتیە، بەس ئەلحەمدوللا پشتیوان بەخوای گەورە یعنی سەبرم گرتیا، ئینشاڵڵا ئەوانیش سەبر بگرن. لای خۆشیەوە مامۆستایانی ئاینی داوا لە هاوڵاتیان دەکەن بەدەم کەمپینەکانەوە بچن بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر. لای خۆشیانەوە هاوکاری کەسی لێقەوما و بە گرنگ و پێویست دەزانن و ئەجر و پاداشتێکی نەبراوەی لای خوای کارزان هەیە. کارێکی جوانە لە جێگەی خۆیەتی ئەو خەڵکە بەڕێزە ئەزانێ هەر ئێمەمانان ئاوری لێ ئەدەینەوە و ئەزانێ کە لەلایەنی خەڵکی بێدەستێژەوە تووشی بەڵا بێ، بەڵام لەلایەنی دەست بە دێژەکانەوە ئینشاءڵڵا تووشی یارمەتی و هاریکاری ئەبێ. بۆیە ئەوە هەنگاوێکی جوانە دەستخۆشتان لێکم سەرەتا. دوای ئەوە بەڕاستی بەخشین ئەوە خوای گەورە بەخشوێتی بە ئێمەش ئەبێ بەخشین بەو بەندانەی خۆی، چونکە پێغەمبەر ئەفەرمێ ئەنفیق ينفق عليك. نیوەی قورئانی پیرۆز سورەتە مەکی مەدەنیەکان باسی ئینفاقەکە. ئینفاق یانی بەخشین، بەخشین الجود من الموجود لەوەی کە هەیە، حتى ئەگەر پارە نەبوو کەلوپەل نەبوو زەردەخەنە، الكلمة طيبة صدقة، تبسمك في وجه أخيك صدقة. ئەو جا بەڕاستی ئالێرا معدەنی مرۆڤ دەرەکەوێت، جا ئەگە جەمع بێ، ئەگە حیزب بێ، لایەن بێ، ڕێکخراوە بێ، سنتەر بێ، خێرخواز بێ، لێرا هەنا و ناخی مرۆڤ دەرەکەوێت لە کاتی تەنگانە، لە کاتی فەرحانە، ئەوە هەموو کەس پاڵەوانە، هەموو کەس ئەزانێت سەرچۆپی بگرێ. تادێت بەخشین کەمپینەکەی بۆ ئەو هاوڵاتیانەی زیانیان بەرکەوتووە لە شاری هەولێر زیاتر دەکات و هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانیش بە گەرم و گوڕیەوە بەخشین بەدەستێکی ئەمین و شایستە دەزانن تاکو لە ڕێگەیانەوە هاوکاریەکانیان بۆ لێقەوماوان بگەێنن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.